بێگومان هەستان بە چالاکی جۆرا و جۆری هونەری و ئەدەبی بۆ ئێمە گرنگە بەتایبەت کە ئەم بابەتەی ئەمڕۆ پەیوەندی هەیە بە خۆراوی کوردستانەوە. بێگومان مسپاسی هونەرمەندەکانەکەم کە ئەم مەسەلەیان بیر بووە خۆراوی کوردستان تەنها نەئەکرا بە سیاست پشتگیری بکەین. سیاست بەس نەبوو بۆ پشتگیریکردنی خۆراوە. مەسەلەی خۆراوە صرفەن بە تەنها مەسەلەیەکی سیاسی نەبوو، مەسەلەیەکی هونەریشە. ناکرێت تەنها بە سیاست بڵێن پشتگیریەکەین. کرا پێم وایە باشووری کوردستان بۆ پەردەسۆزی و هەوڵمانداوە کە حزورمان هەبێت لە مەجالی کۆکردنەوەی کۆمەک، لە مەجالی کۆکردنەوەی پارە ڕەنگە خەڵکانێک ڕۆشتبن بۆ ئێوە بە خوێن بەشداریان کردبێت کە جێگای ستایشن بێگومان، بەڵام هونەر مەسەلەیەکە کە باقی ئەمێنێتەوە. ڕەنگە ئەم قوڕا کە دروست کراوە لێرە بۆ خودی خۆراواییەکان کە لە ئاسی جیهانیان نمایش دەکرێ بۆ ئەوان معنایەکی سیمبولیک و زۆر گەورەی هەبێ. ئێمە بە هونەر ناتوانین جینۆساید بوەستێنین، ئێمە بە هونەر ناتوانین بەرەنگاری دوژمنەکان بینەوانێ ئەوانێ دژی مرۆڤایەتی دژی جوانین دژی ئەم کەونە جوانن. بەڵام بە هونەر دەتوانین پەیوەندیەکی زیندوو لەگەڵ گەلانی جیاجیا دروست بکەین، دەتوانین ئازارەکانمان لە ڕێی هونەرەکەمانەوە بۆ پەیوەندیە بگەێنین بە دنیا. Entgegengekommen ist uns sicher, dass hier Suleimani auch eine Kulturstadt ist. Wir sind ziemlich in regen Austausch mit vielen Menschen gekommen, sei es in den öffentlichen oder mit Künstlern. كواتبلتي كورد تلقت كوباني بيان سليمانيا لري او يرانكاني لري او جنانو براستي زوچاري يرانكاني زور بوا ك او بيروي كواز سرطان كوباني دان راو كوا يملي اشمال سكتو اتوارد ام بيروكي بو هم كردستان امشتا Ja, visible ist unsere Sichtbarkeit, indem wir zeigen, statt Grenzen, dass wir im Herzen vereint sind. ما بس مع الأوية كمان سورة كان أبزين عليك إيما ضمان همو بيكوه.